دوو پرسیارمێ دکتۆر جان. پرسیاری یەکەم، وەک باس کرد یەکێک لە کۆڵەکانی پەیوەندە لێپرسینەوەی لە منداڵ، ئایا لێپرسینەوە بۆ نمونە لێدان هەڕەشەکردن ڕنگدانەوەی خراپ لەسەر کەسێتی منداڵ نابێت؟ بەڵێ. پرسیاری دووەم دکتۆر جان، پرسیاری دووەم، بەڵێ، منداڵ بۆ نمونە نسعەتیەکەی ڕاستەڕێ نابێت، باوکەکە بە شێوازێکی خراپدا کە یاخود لێدات میم شێوازی خراپی لەگەڵ بەکاردێنێت، ئایا ئەم منداڵە خراپتر دەکات؟ شێوازێک بۆوەیە کە منداڵەکە ڕاستەڕێ بێت بگەڕێتەوە سەر کەسایەتێکی باش بۆی دروست بکرێت. زۆر سپاس کاکە گەیلانجان. وەڵا دوو پرسیاری زۆر گرنگە کرد، هەموو دایک و باوکێک دەتوانێت استفادە بکە. یەکەم کاڵین لێپرسینەوە وتمان تەئدیب بەڕێزانەها بە ئەدەبکردن، نەک عقوبە و سزادان و سوکایەتی پێکردن. لەبەرەوە ئێمە مناڵەکە تۆ جەنابە زۆر شێوازەیە کاکە گەیلان، ئیشاڵا لە داهاتووە کە هاوسەرگیری و کرد مناڵ بوو زۆر شێوازەیە بۆ ئێمە یەکسەر زلەکە و شاپەکە و شەقەکەمان حازر بێ، چونکە ئەمە سوکایەتیە بەم کەسە، ئەمە ڕقی لێتە بێ، خۆشەویستی نامێنێت، تۆڵی خۆی لە کەسانی ترێکاتەوە زۆر زۆر زەرمەندە بێ. بەڵام دەکرێت مەسەلەن لێپرسینەوەکە چۆن بێ، بەس تۆنی دەنگێ، مەسەن تۆ بە نەوعێڵی بۆ واو کرد ئەها دەم و چاو بگۆ شکلی دەم و چاو، ئەمە خۆی تۆ ڕەبوونە نەبرەی سەوتە تێ ئەگات زۆر بە ئاسانی. وەکوتم زۆر جاڵی من تەوا باوکی تۆنی من بە حیاتی تر دیاری و لەگەڵ ناکەم، ئەوە بۆ ناهێنمەوە، شتی حەزی لێتی لێ بێ بەشەکەی ڕۆژانەکەی بۆ کەمەکەی تەوانەیە، غەرامەیەکێکەکەی لە یاری بێ بەشیەکەی ئەی بیتە دەرەوە نایڵێشتا زۆر شێوازمان هەیە. ئەم شێوازە پەروەردەیە هەمووی سزایە، هەمووی عقوبەیە، بەڵام پێڵێن سزا یا عقوبەیەکی پەروەردەی. بەنسبەت دووەم چ شێوازێک دروستە مناڵ بۆی ڕاستەڕێ بێ، ئێمە کاکە گەیلانجان لە پەروەردە 5 شێوازی پەروەردەیمان هەیە. یەکیان توندوتیژی و لێدانەمە زۆر زۆر خراپە، چونکە مناڵەکە شەڕانی عودوانیە بێ بە چاوی سوکسەی خۆیەکە و تۆڵی خۆی لە کەسانی ترێکاتەوە لە داهاتوو شاوی بە شەڕانی عودوانی، ئەمە بێ هەمومان لێی دوورکەوینەوە. دووەم نازداریە زۆر خراپە، مناڵ هەر نازی بێتێ نقمی کەی لە خۆشەویستیە و بەرپرسیارەتی نەزانێت سنووری خۆی نەزانێ و بێ بە کەڵەگا لە ماڵەوە، ئەمەش ئەبێ بە شێری ماڵەوە و ڕێوی دەرەوانە. 100 نەکسە و 100 کێشەی دروستە بێت کە چووە باخچەی ساوایان و دەرەوە لەبەرەوە پشت بەخۆی نامبەسەری شتەکان هەمووی لە ماڵەوە بۆیان کردووە. ئەمەش دووەم خراپە. سێم دوو تەربیەتی ئەوەش زۆر خراپە. باوکەکەڵێ وا مەکە دایکەکەڵە قەینا بابیکە، باوکو دایکەڵێ وا مەکە نەنگ و باپی، ئەم مناڵە ئەفەوتێ قەت نازانێ، ئەمە باشە یا خراپە، چکە هیچیان لە بیکە هیچیان نەیکە نازانێت. دوو مەسەجی جیاوازی بۆچە، دوو پەروەردەیی زۆر خراپە، ئەمە سێ. چوارەم ئیهمالکردن و بەڕەڵاکردنی مناڵ. ئێستا بم گەرمایە بڕۆ مناڵانی وای دایک و باو خۆی لە بەردەم و بەڕیدە و سپری تاخەوتۆ مناڵەکەی بەرەڵا کردو لە گەرمایە یا لە زستانە بەڕەڵای کردو لێی ناپرسێتەوە، هەر نازانێت لە چه پۆلێکە، هەر چیەکەکە گوێی نایەتێ. ئەمە چوارەمیش خەتەرە. باشترین شێواز شێوازی دیموکراسیەکەیە، شێوازی ڕاگرتنی هاوسەنگیە لە بینی ئەو سیانەیە، یعنی کە غەڵەتێکی کرد لێ قبوڵ نەکەین، بەڵام لێشی نین و توندوتیژی جەستەی، بەڵکو ئەو شێوازانەی وتم بەکاری بێنی. هەر کارێکی باشی کرد هەر لە کۆڵەکەی یەکەمەوەتمان پاداشتی بکەیت، اینجا شتەکانی بۆ ڕوونکەیتەوانێ. اینجا ئەگەر غەڵەتێکی کرد لێبوردەی بەرامبەری بەڕێزان، یعنی هەندێشتەیە مناڵ بۆ فێری درۆ بێ کە هەر شتێکی کرد و ڕاستەکەی و تێو هەڵان ناچار بەرە خوار و خێچەوە ڕاست نابێتوانێ. انتقاد اینجا خۆشەویستی بیتێ لە ناو ماڵە هەست بە خۆشەویستی بکە، لە ناو ماڵە شەڕ و ئاژاوە نەبێ، مناڵە هەست بە ئەمان دڵنیایی بکە، وەڵام مناڵێکی دەروون دروست دەرەبێ هیچ کێشەیەکی نابێ. بەڵام تۆ عینادی لەگەڵا بکەیت و هەست نەکات تۆ باوکێکی یا برایەکی گەورەی دڵسۆزی بەخوا وەکوتم بڵێ ماس بێڵە ڕەشە عینادی لەگەڵاکە هیچ سوودێکی نابێ. جابێ یەکەم شت پەیوەندی خۆشەویستی لە نێوانمان نابێ. دووەم بۆی ڕوونکەینەوە بڵین لەسەر ئەمە عقوبەمان نای، لەسەر ئەمە مەسەلەن بێبەشمان کردی، هۆکەی ئەمەیە. ئەگەر جارێکە ئەوە نەگەوە پێشتر ئینزارمان کرد، وتمان یەکێ لە کۆڵەکان بە ئاگاهێنانەوەیە. زۆر سپاس کاکە گەیلان.